بەرنامەی کاری ئێمەیە لەگەڵ عێراق و هەموو لایەنە سیاسی عێراقیەکان و ئەو دەستورە کەس بەسەریدا فەرز نەکردووی شتێکی ئاسایی نییە. خۆمان مناقەشەمان کردووە، خۆمان بەشداریمان کردو لە نووسینەوەی، خۆمان ڕێژنووسەکەمان ئامادە کردووە، داومانە بە پەرلەمان دەنگمان بۆی داوە. بۆیە ئەو دەستورەیە کە ئێمە پێی پابەندین ئەوەی پەیوەندی بە داهاتووی عێراقا. ئێمە وەکو هەرێمێکی فیدرال بەشێکین لە عێراقی ئێستا. یەکێتی لە سەرەتاوە لە چوارچێوەی دەستوری عێراقی هەمیشەیی عێراق بەغدای بە عمقی استراتیژی یا قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان دیوە. خۆی بە شتێکی جیاواز نەبینیوە لە عێراق و هەمیشە تاکید لەسەر ئەوە کراوەتەوە کە بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان زیاتر بەوە دەبێت کە پەیوەندیمان لەگەڵ باقی عێراق پەیوەندێکی باش و تند و تۆڵ بێت. پەیوەندیەکی ناڕێک و خراپ لەگەڵ عێراق بە تاکید پێگەی هەرێمی کوردستانیش لە کۆمەلگای نوێژەوی کەمەکاتەوە. چونکە تا ئێمە عێراق بەغا تابعی هەولێر نییە، تابعی سلێمانی نییە. کەسیان تابعی کەسیانێ، بەڵام بەغا عاسیمەی هەموو لایەکمانە. و کە باسی وڵاتی عێراقەکە، عێراق وڵاتێکە، ئێمە لە ناو عێراقا، لە ناو عێراقێکی فیدرالە هەرێمێکی. ئەم هەرێمە بەشێک لە بوونی خۆی سەلماندووە، پێگەیەکی هەیە لە کۆمەلگای نێونەتەوەی، بەشداری بەشێکی زۆر لە کۆنفرانس و کۆبوونەوەکان دەکات. ئێستا تازە کاک نێچیروان لە کۆبوونەوەیەک بوو، تازە بەم چەند ڕۆژێ دوایی کاقوباد لە کۆبوونەوەیەک بوو لە دەلفین لە یۆناان و پاشان لە کان وەکو جێگری سەرۆکی حکوومەت. من پێم وایە ئەم نەوە چالاکیانەی کە هەیە لەسەر ئاسی سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، ئەمە پێگەی هەرێمی کوردستان بەهێزترەکە بۆ پێویستە ئێمە بۆ مانەوەی ئەو پێگەی و بەهێشترکردنی کار بکەین، ئەویش لە ڕێگای باشکردنی پەیوەندی لەگەڵ عێراقە بێت. هەموو تێکدانێک لەگەڵ عێراق پەیوەندی ئێمە لەگەڵ کۆمەلگای نوێژەوی خراپەکە وەس ئێمەش ئامۆژەکە. باشە کاک سادی، ئەمە بەو مانایە دێت کە یەکێتی بیری سربەخۆیی لا نییە؟ زۆر جار هەندێک ڕەخنە دەگیرێەوە، هەندێک هێزی دیکە کە باز لە گرێدانی پەیوەندی دەکەی لەگەڵ عێراقدا، باز لەوە دەکەی کە عمقی استراتیژی ئێمە بەغدایە، دەبێت لەگەڵەوەی پەیوەندیەکانمان باش بکەین. دروشمی سربەخۆیی بەرز دەکەنەوە. ئێمە جارێکیان هەوڵی ئەوماندا شتێکی نەزەری بکەین لە بابەتی ڕێفەرەندوم. باشە. خۆ ڕێفەرەندوم باسی ئەومان نەکردبوو بەیانیەکەی هەڵەسینەوە حدود ڕسمەکەین و وڵات دروست دەکەین وانە. تەنها ئەوەمان کردبوو کە ملەتی ئێمە ئەگەر لێمان پرسی چ نسبەتێک وەڵامی ئەم پرسیارە چۆنەداتەوە وڵاتێکی سەربەخۆ ئایانە 92% وتی وڵاتی سەربەخۆ. باشە؟ تووشی ئەزمە و کێشەیەکی زۆر گەورەی هەرێمایەتی و نێودەوڵەتی کردی. هەندێک بەرپرسیارمان ئەسڵ لە پۆستەکانی خۆیان نەمانەوە. بۆیە من پێم وایە ئەم مەوزوعەیەک نییە. گە تو باسی ئەوەت کرد من لە وڵاتێکی وەکو عێراق دەژیم، وڵاتێکی فیدرالیە، من هەرێمێکی فیدرالیم، بۆیە دەژیم چونکە من سەربەخۆی ڕەت دەکەم و کەس سەربەخۆی ڕەت نەکردوێتەوە. کەسی سەربەخۆی لەسەر مێزێکی زیوی نەهێناوە پێشکەش بەم کە بڵێم نامەوێ. بەعکسەوە هەتا کوێر هەتا دەمرێ بە تەمای 2 ساڵە. کوردی هەتا دەمرێ بە تەمای وڵاتێکی سەربەخۆیە. بەڵام ئەکرد کە ئەو وڵاتی سەربەخۆیە لە ڕووی سیاسیەوە حاڵی حازر ممکن نابێ، معنایوە نییە من دەبی بارودۆخی خۆم تێک بدەم ئێستا کە لە چوارچێوەی عێراقێکی فیدرال ئەتوانم ژیان بکەم. هەوڵی ئەوە دەدەم کە بۆ باقی لە ڕێگای پەیوەندی باش لەگەڵ پێکهاتەکانی عێراق بیسەلمێنم. من ئەگەر جیرانی جیرانێکی باشە بم و من بە توانای ئیدارەدانی خۆم هەیە
بەڕێوەبردننی وڵاتێکم هەیە بەڵام ئەوە دەبی لە چێ بیسەلمێنم لە ئیدارەدانی هەرێمی کوردستانەوە بسەلمێنم ئەگەر ئەمە ئیدارەی سلێمانی و هەولێر و دۆکمان پێ نەکرێ چۆن بی لەوە دەکەینەوە کەمە وڵاتێکمان پێ بەڕێوە دەچی وڵات بەڕێوەبردن ئەوە نییە من قاچاقچی باشم یان ڕێگری باش وڵات بەڕێوەبردن ئەوەیە کە هەموو داخوازیەکانی خەڵک کە هەیەی لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکان ڕێنماییەکان دەستور بۆی جێبەجێ بکە ئەومان نەکردووە هەمومان نەکردووە نەخێر ئێمە ئەوەی هەمانە کە وەکوتم فیدرالە لە وڵاتێکی هەرێمێکە لە وڵاتێکی فیدرال هەموو لە 92 ئێمە شەڕمانە لەسەر ئەوەی کە حکومەتکەی تەشکیل هەموو جارێ بەدرەنگەوە هەموو جارێ لەسەر ئەساسی ئەوە نییە بەرنامە ئامادە نییە بەرنامە ئامادەیە ڕژنووسەکەی هەموو حازرە بەڵام خۆمان پێک ناین خۆمان پێک ناین لەبەر هەریە کە پێمان وایە حیسەمان کەمە خۆمان پێک ناین لەبەرەوەی ئەسەن بڕوامان بە شەراکەت نییە ئەی مەسەلەکە پشک و پشکداریە نەک مەسەلە تو مەسەلە ئێستا باسی هینە باسی ئێستا پارتی سێسا ساڵە بەبێ بەکاربەڕێکردن حکومەکە هەرچی بێوێ دەیکات تەعینات لە هەموو جێنیە لەوێ هەیە لای ئەوان هەیە هەموو شتێکیان هەیە هێشتا ڕازی نینە هێشتا ڕازی نە لەبەرەوەی ئەوان ڕازی نینە نەک ڕازی نینە بەوەی کە حکومەت دروست ناکرێت ئەسڵەن بڕوایان بە شەراکەت نییە ئەو کاری چ خراپە ئێمە مادام بۆم کابینە تازێش هەڕۆیان وایە ئەو کابینە تازێ لەسەر ئەساسی ئەوە دروست نابێت چونکە شەراکەتیان بڕوا پێ نییە بەسەرێک ڕاست دەبتۆ باسی ئەوە دەکا انتخابات تازە ئەوی کە ڕاست دەبتۆ دەڵێ وەڵایی فلان وەزارەت دەدەم فلان وەزارەت دەدەم بابە تۆ ئەکسەرەتی مطلقت نییە من دێم بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تەوێ داینەی پێویست بەدەنجی منە من ئێستا یارمەتی تۆ دەم بۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەبێ تۆ بۆ وەزیرێک بەم ڕەوا نابینی ئەوە نییە من دوو کورسیم کەمترە یا زیاترە ئەتوێ کورسی کافی نییە میش کورسی کافی نییە ئێمە بەیەکەوە تۆ دەبی کەمێک باری من هەڵگر میش کەمێک باری تۆ هەڵگرم ئەوان پێیان خۆش هەموو دنیا باری ئەوان هەڵگر بەماوە باری کەس هەڵناگرن ئەوە شتوان نایە هەم ڕوئیە هەرماوەتەوە دنیا لە دنیا ئیشکردن لە ئەنجامی دان و ستاندن دەبێت ئەتوو بەس بستینی نەدەی نابی ئاینسە پارتی دموکراتی کوردستان لەو دۆخێ حەزی لێ بەس بستینی نەدا باشە کاک سادی لەم ڕۆژانە هەنێک پرسوباز دێننە بەرباس یەکێک لەوانە خۆت ئاماژەت پێکرد مەسەلەی هەڵبژاردنەوەی جارێکی دیکەی پەرلەمانی کوردستان باسێکی دیکەیان ینی فرێ دراوەتە نێو ساحی میدیایی سیاسیەوە باز لە مەسلەی نیسابی قانونی پەرلەمانی کوردستانەکەن دەستکاری بکرێت لە ڕێگەی ئەنجومەنی شوراوە لەم دوو سێ ڕۆژەی ڕابردووە پرسێکی تر کە کەسمانیوای پێناخوازی مەسلەی ئیدارەییە ئەم بابەتانە بۆ ینی بۆ ئێماگە لە نقطەیەکدا نەگەین بە ڕێککەوتن لێک تێگەیشتن ئەبێ بگەڕێنەوە بۆ نقطەی سفر ینی لانی کەم لەو نقطەیەدا ڕابوەستین کە پێگەشتی ڕانکۆ ئەو دیمانەیەمان لە کاتێکی باشە سی4 ساڵ تێدەپەڕێ بەسەر یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جار وەکوتم لە 92 شەوە مە هەموو جارە ئەو هینەمان هەبوو و ئەخیری هەر هاتوونە دەوری مێزێکی دائیری کۆبوونەتەوە هەم لە زمانی مامجەلال دەورێکی زۆر ئەساسی دەبینی جەنابی مامجەلال لە مەسەلەی چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگای دیالۆگ هەمیش ئەمن ئەوەی کەم لە حەزەم کردیە کاک بافر وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە بەغدا دەورێکی زۆر متەوازن دەبینی هەمیش لە هەرێمی کوردستان دەورێکی متەوازن دەبینی چەند جار سەردانی بە هەولێریی کردووە سەردانی کاک مەسعودیشی کردووە و هەوڵی ئەوە دەدا کە تەفاهماتێک پەیدا بکە تەنانەت لەو چەند ڕۆژی ڕابردوو مبادرەیەک هەیە لەلایەن بەڕێز کاک مامەسە سەلاحەدین بەهادین لە مەسەلەی کاراکردنەوەی کاراکردنی پەرلەمان کاک بافر دەست بەجێ حوسنی نیەت
بڕیاری ڕاگررتنی هەڵمەتی میدیاکانیدا یەکتەرەفە چونکە ئەوەی کەم لە حەزە دەکەین بەشێکی زۆر لە پیسکردنی ئەو ژینگەیە کە لە بینی یەکێتی پارتی هەیە لە ئەنجام بەکارهێنانی خراپی میدیاکانە لە ئەنجام بەکارهێنانی خراپی میدیاکان جا هەندێک جار باسی هەڵبژاردنەوە جار باسی حیزبی حاکم دەکەن جار باسی فلان وەزارەت ئەدەین یا نادەین ئێمە باسی دان و نەدان نییە تو خۆت یعنی چییە تو دەیدەی یا نایدەی خۆی تۆ نییە یەکێتی و پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکان کەمە خۆمان بڕوامان بە حکوومەتێکی بنکە فراوان هەیە دابنیشن بەیەکەوە بیلەوە بکەنەوە کە چی لە قازانجی بەهێزترکردنی ئەم هەرێمەیە بەگشتداچوونەوەی هەڕەشەکانی کە لە سەرمانە دەکەین ئەوە بکەین نەگات و خۆت بە مەسئولی بەڕ و بەحر بزانێ و فلانش دەدەم فلاش دادەم یان چی دەیدەمیانە دەبووی تۆ دەیدەیە نایدەی هەتە جارێ هەتا بیدەی ئەوە نابێ بۆیە من پێم وایە ئێستا کاتی ئەوە هاتووە وەکو ئەو جوهودەی کاک بافر کردی وەکو حوسنی نیەت هەڵمەتی ڕاگەیانی ڕاگرت ئەوە کارێکی باشە و هەوڵدر لاکەی تریش کارمەڵمەتی هەڵبژاردن ڕاگیرێت تەسەور دەکەم کۆبوونەوەکانی ئەو ڕۆ دوێنێ و پێرە و ئەوانان کۆبوونەوەی ئیجابی بووە دوایە نەتیجەی دەبێ ئەو دوو خاڵی دیکە کە باز دەکرێت لە پرۆژەکەی مامۆستا سەلاحەدین بادین بازەوە دەکرێت لە ماوەی مانگێکدا پەرلەمانی کوردستان دەست بەکارەکانی خۆی بکاتەوە دابنیشێ و حکوومەت پێک بێت لە ماوەی مانگێکی دیکەدا پێ دوایەمانە جێبەجێ دەکرێت وڵا جێبەجێ بکرێ باش ئەگە جێبەجێ نەکرێ ئەو بیرۆکانەی تر هەموو بیرۆکەی نەزۆکی سەقەتن بیرۆکەی هەڵبژاردنێکی تازە بیرۆکەی دوو ئیدارەیی ئەم بیرۆکەیەکی خراپن بیرۆکەیەکن کە من پێم وایە غەدرێکی گەورە لە خەڵکی کورد دەکرێت بیر لە دوو ئیدارەی بکرێتەوە یعنی هەندێک احتیمالات هەیە مناقەشە کراوە کە ئەم باسی خراپە و چاکەی ئەم شتانە کراوە باشە لەناو هێزێکی خوێندەواری وەکو یەکێتی نیشتیمانیەکەی دەبێت و مۆزوعانە هەمووی باس بکاتن احتیمالاتەکان چین هەندێک احتیمالات هەیە کە مەسەرەن لە حیاتی زەوجیدا ئەبغەض الحەلال الطلاق وانە ناخۆشترین و خراپترین شتەلاقە بۆ خراپترین بژاردەش لە حاڵی حاضر مەسەلەی بژاردەی دوو ئیدارەیە ئەمە دوو ئیدارەیمان تەجروبە کردووە دوو ئیدارەی کارێکی خراپە و بەڵام بۆ پێک نایێت تۆ بە قسە بڵێ من دوو ئیدارەی نایە بەڵام بە عەمەل ئیش بۆ دوو ئیدارەی بکەیت ڕازی نەبوون بۆ ڕێککەوتن بەم شێوەی کە هەیە ڕازی نەبوون بە هیچ هۆرمێک من هاوپەیمانێتی لەگەڵ حیزبێک دەکەم تو بە تۆ چمەڕ بووتە بە تۆ چمەڕ بوو تۆش محاوەڵەی هاوپەیمانێتی کردووە لەگەڵ دار و بەرد نەکراوە لەگەڵ تۆیان نەکردووە چووکات و بڕات بە هاوپەیمانێتی نییە بۆیە من پێم وایە ینی مطلقەن دوو ئیدارەی لا یەکێتی مەرفوزە دوو ئیدارەی لا یەکێتی بژاردەیەکی خراپە زۆر خراپە دەستیشی بۆ نابە یەکێتی دەستی بۆ نابە و وەکو خۆشە داماژەت پێکرد بژاردە هەرە خراپەکە مەسەلەی دوو ئیدارەیە بژاردە هەرە خراپەکە مەسلەی دوو ئیدارەیە بەڵام حەز دەکەم پێت بڵێم یەکێتی بەکردەوە و بە قسە بڕوای پێ نییە بەڵام هەندێک لاهان بەکردەوە ئیش بۆ دوو ئیدارەی دەکات بەڵام بە قسە خۆی مەلایکە نیشانەتە هەنی بڕوایان پێێتی و دایانوێ ببێت یعنی عملیان وا بۆ ئەوە ئیشەکەن دوو لەسە هیچ فۆرمێک نەتەوێت ڕێکەوی ئەی بۆچی دەوێت نەتیجەکە ئەوە دەمینێ بە هیواوی نەگا بۆ نا یەکێتی ڕێگا بەوە نادە یەکێتی ڕێگە بە دوو ئیدارەی نادەن نەخێر یەکێتی ڕێگا بە دوو ئیدارەی نادە تاوا ئەو ناو دوو کۆتێشنەوە یا کارانەوەکە خۆی دایبنن هەموو جهودی خۆی سەرفەکە بۆی ئەو بیرۆکەی دوو ئیدارەیی بە نەزۆکی بمینێتەوە زۆر باش چونکە پارتی دموکراتی کوردستان لەم ڕۆژانەدا کە باسی دوو ئیدارەیش دەکات تۆ دەڵی خۆیان حەزیان لێ و کاری بۆ دەکەن بە عەمەلی بەڵام لە خیتابە باسی ناکەن وا باسی دەکەن کە گوایە ئەمە پرۆژەی یەکێتی بێ
ئەوە ئێستا تۆ دەڵێ نییە پرۆژەی یەکێتی پرۆژەی دوو ئیدارەی نییە. یەکێتی باسی ئەوان دەکە کە باسەکە دەڵێ ئەو بەو شێوێ ئەوان کارەکەن خۆیان کار بۆ دوو ئیدارەی دەکەن بەڵام خەریکتری ئیتهامەکەن. زۆر باشە. کاک سادی لەناو قسەکان تاماژە بۆ کردوتت پێشتر سەرۆک مامجەلال وێسەش کاک بافڵ وەک سەرۆک یەکێتی ینی تقریبەن بە هەمان ڕێچکەدا کار دەکات سیاسەتی نەرمی نواندن ئەوەی کە چەندین جار سەردانی کردووار کات پێویست کا سەردان دەکات تۆ زۆر لەگەڵ سەرۆک مامجەلالیشا بووی هەز دەکەی و ڕێگە و ڕەفتارانی کە کاک بافڵ دەیگرێتە بەر ئەو ڕێچکە و ڕێبازەیە کە مامجەلال دەیگرێتە بەر لە سیاسەتدا ناخۆی تەمەن و کەسایەتی فەرقی هەیە تەمەنی مامجەلال من لە تەمەنی زۆر گەنجی لەگەڵ مامجەلال نەبوو لە تەمەنێک لەگەڵ مامجەلال بوومە کە مامجەلال سەروی 50 ساڵ بووە و لە هەمان کاتیشدا بارودۆخی ئەو سەردەم بارودۆخێکی تر بوو ئێستا بارودۆخێکی تازەیە بەڵام ئەوەی کە من ملاحەزە دەکەم هەم لە بەغدا هەم لێرە کاک بافڵ پابەندی بە ڕێبازی مامجەلال ڕۆژانە تاکی دەکاتەوە لە و ئەوە لە ئیشەکانی ڕۆژانەشی ڕەنگەداتەوە من پێم باشەوە زۆرم پێ باش پێت باشە و ڕێگە زۆرم پێ باشە زۆر باشە پێ دوایە کێتی سیاسەتێکی دروست دەکا لە هەرێمی کوردستان و لە بەغداش لە هەرێمی کوردستانە ساڵێک 6 مانگە پەرلەمانی کوردستان پێک نهاتووە ئەماژۆت پێکرد لە هەندێک نقطەدا کە جۆرێک لە عینادی هەیە بۆی پەرلەمان دەست بەکار بێتەوە و حکوومەت دروست بێ و بەڵام لە بەرامبەری ژایەتی نیشتیمانی کوردستانیش ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا جۆرێک لە نەرمینواندنی هەبوو بێ ئێستام نەرمینواندنە کەمتر هەست پێ دەکرێت وە لە بەغداش سیاسەتەکەی دیارە ینی تێنەگەیشتم نەرمینوان پرسیارەکە هەندێک وا لێکی دەدەنەوە یەکێتی نیشتیمانی کوردستانی جۆرێک لە عینادی هەیە لە دەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان یا کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یا لە پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان عینادی لە چێ بووە ئەمە جارێ دەستم بە گفتوگۆ کرد پێش 18 مانگ 19 مانگ گفتوگۆکان سەرەتا بۆ دیدی هاوبەش بوو باشە وتمان لە ڕابردوودا زۆر مەسەلایە لە ناوەڕاستی ئیشکردندا وتمانە وەڵاوما مناقەشە نەبر با شتێک نێلین مناقەشەی نەکەین هەموو شتێک مناقەشە بکەین لەسەر چی ئێمە ڕێکین لەسەر چی ناڕێکی ئەوەی کا پێی گوترێ ڕوئای مشترک دیدی هاوبەش ئەوە تەواو هاتنە سەر ئەوەی کە دابەشکەین ئیشەکان دابەشکەین پارتی تێ خۆی مشکلەی دنیا لە ئاساسدا کە دەست پێکرا مشکلی دنیا هەموو لەسەر ئەوەی چێ براگەورەی چێ برا بچووک یەکێتی پارتی پێ برا گەورە بوو باشە ڕازیش بوو کە دەسەڵاتی زیاتر بێ و وینی زیاتر پارتی یەکێتی بە برا بچووش قبول قبولی نەبوو قبولی نەبوو ئێستا کە یەکێتی هاوپەیمانەتی کردووە لەگەڵ نەوەی نوێ کەمپیومەکارێکی باشی کردووە ئەوەشی قبول نییە چی قبولە نازانین ئێمە نازان پارتی چی دەوێت نازانین چی قبولە ئەو باسی شەراکەت و تەوافق و تەوازن دەکا لە عێراق داوا دەکە بەڵام بۆ خۆ لێرە جێبەجێ ناکە باشە کاک سادی پێش هاوپەیمانەکەی یەکێتی لەگەڵەوەی کەیکە ئەو دیدی هاوبەش جێبەجێ بوو پاشان هاتە سەر باوەسی شەراکەت بات شەراکەت کاکە تو ناتەوێ یعنی ئەگەر ئەمە شەراکەتمان هەیە شەراکەت دەبی لە ممارەسەکردنی دەسەڵات ڕنگ بداتەوە ئەتۆ هەرچی وەزارەتی سیادی لای خۆت ببینێتەوە هەرچی وەزارەتی فەنیە اقتصادیە لای خۆت ببینێتەوە ئەو قاف و بابەتە کۆمەڵایەتیەکانی بۆ من دێلیەوە ئێ باشە یەکێتی خۆی بۆ نازانێت یەکێتی دەیەوێت بۆ بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم شەریک بێ شەریکێکی حەقیقی بێ شەریکێکی باشە کاک سادی لە سەرەتا بە هیچ شێوەیەک معنای عینادی نیە معنای ئەوەیە یەکێتی وەکو حیزبێکی سەرەکی لەم هەرێمی کوردستانە خێری پێ ناکرێت خێری پێ ناکرێەوە بە خێریی قبول نیە و قبولیشی نیە کەس مناقەشەوە بکە فلانش دەدەین فلاش نادەین هیچ کەس نادە هیچ نادا پێکەوە ئیتیفاق دەکەین لەسەر ئەوەی کامەمان چی بکەین باشە دەور تەوزیع دەکەن کاک سادی بەر لەو پەیمانەتەکەی یەکێتی لەگەڵ نەوەی نوێە
یعنی ژماری کورسیەکان فەرقی زۆر بوو لەگەڵ ژماری کورسەکانی پارتی دیموکراتی کوردستاندا ئەو کاتە زۆر باز لە بەرکەوتی هەڵبژاردن دەکرا دیارن با بەپی بەرکەوتی هەڵبژاردن حکوومەتەکە پێکبێنین. ئێستا کە یەکێتی و نەوەی نوێ کورسەکانیان هاوشێوەی کورسەکانی پارتی دیموکراتی کوردستانە کورسێک گەر کەمتر یا زیاتر ئێستا هەر هاوپەیمانەکەیان قوبوڵ نییە لە دنیای شتی وا دەبێت تۆ بە حزبێکی تر بڵێ نابێ هاوپەیمانی بکەیت لەگەڵ فڵان حزب هەڵان کۆزانیە ناویان ناوەشتێکی زۆر ئارایی بیشەوە شتوە چۆنە بێ لە عرفی سیاست ئەوە نییە تۆ خۆش حازر نەبی و قبولیش نەبی لە کەس کە تەحالف بکەیت ئەوە وەکو سزنت تۆ سزنی تۆ بێت تۆ شتی بە زافەڕستکەی وایە وانە شتیوان نابێ ئێمە هاوپەیمانەتیمان هەیە لەگەنەوەی نوێ لە هاوپەیمانەتی کەژمان ڕاستگۆ بووین 2000مانە لە بەغدا یەکێکماندان ئەوە ڕاستگۆیە ئەوە ڕاستگۆییە لە من ئەوەی کاک بافل من لە ئەوم پێ زۆر بە باش و بەهێزە کە ڕاستگۆیە لە عێلاقاتەکانی وعدی پێدابوون وعدەکەی خۆی چێبەچێ کرد باش ئێستا کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تێگەیشتوین کە نەبەبێ پارتی نەبێ یەکێتی حکومڕانی دروست نابی ئەوە فەرەزنای یەکێتی فقط دە کورسیەیە پارتی 99 کورسیەیە بەڵام بارودۆخی هەرێمی کوردستان هیچ گۆڕانکاری بەسدا دێ دنیایەک دامەزراوی اقتصادی و ئەمنی و سەربازیت هەیە کە لە هەردوو لا دابش بووە هێشتا لە هینی حکومی فۆرم نەکراوە دێگەڵە هەر لە جێ خۆیەتی ئەوان حکوومەت تەشکیلکردن تا دێگەڵە دێ ئێمە لێرە حکوومەت تەشکیلکردن تا دێگەڵە دەچێت بۆیە ئەگەر باسمان لەسەر حکوومەتێکی هەرێمی کوردستانی یەکگرتووە بۆ هەموو هەرێمی کوردستان دەی بە هاوبەشی بیرکردنەوە ڕاکردن بە دوای وڵاتانی دەروزیران زەختکردن لە حیزبەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە تەنها واقعی نییە نا ئەو خۆی محاولەی دوو ئیدارەیەتی بێ پارتی نەپارتی بێزەبت محاولەی دوو ئیدارەیە یعنی ڕفتارانی کە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە یەکێتی هەموو ڕفتارێک لە دەرەوەی پێکەوە ئیشکردنی یەکێتی و پارتی ڕفتارێکە محاولەی دوو ئیدارەیە باشە ئەوسێت لە دوانێکی وەختی خۆی کاک بەختیاری بیرێنامەوە کاک مەلا بەختیاریانیەوەی کە دەیوە یەکێتی دوو کورسیشیە بێ هەر یەکێتیە هەروایە خۆ بەلای کەمە ئەوەی ڕاستگوت ڕەنگە ئێستا بۆ چوونی نازانم وایە یاننا ئەوە بێ بیبینین ئەو کاتە وەڵام باشە هەوادێ بقوت باشە کاک سادی وەکو دەڵێ تەفاؤل الخەیری تەجیدو ینی تۆزێ قسەش لەسەرەوە بکەین لینک و کۆنتاک دێشتەما لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا بەڵ نا تۆ زانین چۆنە من نامەوێت تەسعید بکەم لەو مەوزوعە ئەوە منیش بۆیە دەمەوێت تۆزێک بازی تر لەو بکەین یەکێتی و پارتی دنیایەکشتی مشتەرەکیان هەیە لە دامەزراوی جوازدادا ئێستا بەیەکەوەن و ئەو گفتوگۆ و پەیوەندی کۆمەڵایەتیانەی لە بینی قیادەی یەکێتی و قیادەی پارتی هەیە هەر بەردەوامە لە ناو پارتیش کادری گەاندوو حیزبی مەسئولن هەرێمی کوردستان 18 مانگ و 19 مانگ و 20 مانگیش تاخیروی نەتیجەکەی هەردەبی هیچ عیلاجتنی هەردەوی بەیەکەوە پەرلەمان کارا بکەن و حکوومەت تەشکیل بکەن. باشە کاک سادی هەست ناکەی یەکێتیە موقع دەزانێ دانیشی پیانێ ئەڵێ بەبێ پارتی ناتوانین حکوومەت دروستکەین 6 کورسیشە هەبێ پارتی دیموکراتی کوردستانیش ئەمە باش دەزانێ تێگەیشتووە خۆ لەگەڵ سەرکردەکانیان قسە دەکەی لە دەرەوەی میدیا و لە دەرەوەی بابەتی فەرمی ئەمە دەزانن دەڵێن بەبێ یەکێتی ناتوانین حکوومەت تەشکیلکەین ئیتر بۆ کات دەکوژن بەم پرسانی دیکەوە مەسەلەن نیساب یاسایی وەڵا لە پەنجاویەکەوەی هێنینە 49 کورسی و ئەنجومەنی شورا ڕایەشمان پێ بکاو یعنی ئەمە بۆ دەکەنیان ناڵێم ئەوە محاولەی دوو ئیدارەیە ئەوەیە دەرم بەکردەوە بۆ دوو ئیدارەی باشە ئەوان قازان دەکەن لەو بابەتە نا خۆشیان قازان ناکەن و کوردی قازان کورد هەر زۆر زەر دەگەڕین و خاڵی بەحسی ئێمە زۆر جاروەیە بە هەڵا و هۆریایەک دروست دەکەن دێرن قوارەی هەرێم لە خەتەردایە بەڵێ هەر بیزەبت لەبەرەوە قسانە قوارەی هەرێم لە خەتەردایە
ئەوەیە تادیدی قوارێ کە بیر لەوە بکەیتەوە وەڵا 50 لە 100 ئەکسەریەت نییە 48 ئەکسەریەتە ئەوە من جێم لێ و برادری خۆمەوەی قسەی کردە و دوێنێ پێم ناخۆشە کاکەمال وتی پێم ناخۆشە یعنی بەڵام دەبایە نەیکە و قسەی ناکە غەڵەت بوو لە قسەی پێویست ناکە دوای بەرمەبنای شارەزایی لە قانونەمەی وتووە یان وەکو خیتابێکی سیاسی خۆی قانونی نێ بۆیە پێم وایە غەدی لێ نەکەین باش نەیزانیوە نەیزانیوە بۆیە ئەوەی وتووە باشە بابەتێکی وا بێتە بەرباسی ژیانی بنەمایەکی یاسایی نییە هیچی نییە چونکە تو لە دەستورەکەت و لە یاساکان تو 100 ئەندامت هەیە و پەرلەمانی عێراقیش ئەوەی یعنی محکەمەی دەستوریش لە عێراق ئەوەی تەسبیت کرد ئەم بۆ ئەنجومەنی نوێنەرانی ڕوویدا ئەوان 329 ئەندامن هەندێک گەڵاندانی ساب کەم کەنەوە بڵێن لەبەرەی چەند پەرلەمانتارێک سوێندیان نەخواردووە دوجار وتیان نەخێر 329 ئەندامین نیسابەکە ئەوێ وەک خۆی بمێنێتەوە نیوەی ئەوەندەیە دوو لە سێ ئەوەندەیە هەمووی لەسەر ئەساسی 329 بەڵێ ئێرە لەسەر ئەساسی 100 کەمکردنەوە هەڵناگرێت وەخت خەسارکردنە باشە کاک سادیەگەر قسەکانمان پۆ خودکەینەوە چی بە پارتی دیموکراتی کوردستان دەڵێ بەرمەبنای خوێندنەوە لە واقع کە دەڵم چیان پێ دەڵێ یانی وەکو پەیامێکی حیزبێکی گەورەیە و مەسئولە یەکێتی نیشتیمانی حیزبێکی گەورەیە و مەسئولە تاریخێکی دوور و درێژ و پڕ شانازیان هەیە هەردووچیان بۆیە ئەو شانازیش تۆمار بکەن هەرچی زۆر بگەینە یەک خەڵکی هەرێمی کوردستان لەو لە ڕاوچەیە نەزاد دەین پەرلەمانێکی کارە حکوومەتێکی یەکگرتووی کارە هەر تەنها لە پێناو خۆمان لە هەرێمی کوردستان نا پارچەکانی تری کوردستانی ئەوڕۆ گۆڕانکاری گەورەیان بەسەدا هاتووە ئەوە ڕۆژاوا سیرکە ئەوە باکوور سیرکە پێویستیان بە هاوکاری و پشتیوانی ئێمە هەیە ئێمە بۆ شلەولەویەی کە هەمانە ئێستا ناتوانین هاوکاریان بکەین وەکو حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێمی کوردستان بە یەکگرتووی دەبێ باشتر دەتوانین هاوکاریان بکەین و لە هەمان کاتیشدا وڵاتانی دەوروبەر و جیرانمان ئەگەر بە دوای متمانە دەگەڕێن بە هەرێمی کوردستان بکەن بە هەرێمێکی کوردستانی کارا دەتوانن متمانە بکەن بە هەرێمێکی کوردستانی ناکارا ناتوانن متمانە بکەن لە پێناوی ئایندەی ئەم هەرێمە هەرچی زۆر کۆتایی پێبینین ئەگەنا گەورەترین هەڕەشە لەسەر قوارەی هەرێم لەسەر ئایندەی هەرێم ئەو ناتەباییەیە ئەو ناتەبایە سەری کێشە وەکو دوا پرسیارم بۆی کە زۆر جاران ینی تۆ خۆت شارەزای و بابەتی لەو بابەتەدا بووی لە دەرەوە ڕۆژنامە نووسێک بدۆزنەوە ئینگلیزیێک بدۆزنەوە قسەی بۆ بکەن باسی کوردی بۆ بکەن ئێستا بەداخەوە ینی بە تەنانەت لای دۆناڵد ترامپ باسی ئەم شارۆ شار دەکرێت مەسەلەی چەکەکان باز دەکرێت حەزەکەم ینی دەبواە کاتی زۆر ئەو مۆزیەکانە مناقەشە نەکەین مناقەشەی بۆچی خۆتەوە و کابرا ئەوەی کە ئەو چەکانی هیناوە بۆ ئێرە قاچاقچی نەبووە وڵاتێک بوو ناوی وڵاتێک تۆکانی ئەمریکای ئەوانە دەبی ئەو چەکانی دابی بێ چێگوانە ئەگەر هیناوی و ئەوەی کە لەی وەرگرت دەبی ئیمزایکی بۆ کردوێت کە ئەو چەکانم وەرگرت لە خۆ بار نکراوە لە زیاتی ئەوەی بۆ خۆمان ئیشتیهاداتی عەزیب و غەریب بکەین دەبی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەینەوە ساغکاتەوە ئیشی ئەوانە ساغیکەنەوە بەفەرمی ئەیتر بۆی سمای کوردی لەکەدار نەکە ساغیکەنەوە دایرەیەکی حکومیەوەی وەرگرتووە دایرەیەکی حیزبیەوەی وەرگرتووە چێ ئەوەی وەرگرتووە ئیمزاکە لای ئەمریکیەکان هەیە خۆوان نایاندزیوە تا بە خۆڕایی فڕیدن ئەوان خۆیانە کە لیان وەردەگری دەبی شتێکی لە ئیمزا بکەین سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سادی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردنت بەخێرات سەرچاو زۆر سپاس بەخێر بێ سەرچاو خۆشەویستان بەردەوامین لە دوای شوێکی کورد